بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت لەم بەرنامەیەدا قسە لەسەر کۆمەڵگە و هۆشیاری دەکەین بۆ قسەکردن لەسەر ئەمەش لە ستۆدیۆی هەولێری پایتەخت بەڕێز کاک زیرەک کەمال شرۆڤەکاری سیاسی و هەروەها لە ستۆدیۆی سلێمانی بەڕێزان کاک فەهمی بورهان نووسەر و ڕۆژنامەنووس و هەروەها ئەندامی مەکتەبی ڕەخسنی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها دکتۆر هەردی مەهدی مامۆستای زانکۆ لەگەڵمانن بەخێراتتان دەکەم. زۆر سواس دەمەوێت سەرەتا بچمە لای میوانە بەڕێزەکەم لە شاری هەولێری پایتەخت کاک زیرەک کەمال سڵاوت لێبێت لە بەڕێزت دەپرسم ئەگەر بە کورتی بۆمان ڕوونکەیەوە کە ئێمە و نیشانەکانی هەر کۆمەڵگەیەکی هۆشیار لە دیدی بەڕێزت چین و کامانن؟ ئەگەر ببوورە ئەگەر دووبارە بکەیەوە کاک شۆڕش. بەڵێ دەمەوێت پرسیاری ئەوە لە بەڕێزت بکەم کە لە دیدی بەڕێزت هێما و نیشانەکانی هەر کۆمەڵگەیەکی هۆشیار چین؟ بەڵێ دیارە ئینسان ناتوانێت سەرەتا زۆر سڵاو ڕێزم بۆ جەنابت و بۆ هەردوو برادری بەڕێزیشم. دیارە ئینسان ناتوانێت وەکو پزیشکێک ڕەسەتێک دابنێت و دەستنیشانی کۆمەڵگایەکی لەو شێوە بکە، بەڵام من پێم وایە یەکێک لە نیشانەکانی هەر کۆمەڵگایەکی زیندوو، هەر کۆمەڵگایەکی مەدەنی و پێشکەوتوو بنیادنانی کولتوری بەیەکەوە ژیانی جیاوازیەکانە. واتە هەر کۆمەڵگایەک ئەگەر نەتوانێت جیاوازیەکانی لە چوارچێوەیەکی دیموکراسیدا فۆرمۆلە بکە، لە چوارچێوەیەکی عەقلانیدا بڕێژێ، نەتوانێت کولتوری بەیەکەوە ژیان بنیاد بنێ، من پێم ئەو کۆمەڵگا لە هەموو ڕوویەکەوە نەخۆشە وە سیاسەت تیایدا نەخۆشە ئەگەر نەژڵن کۆمەڵگا بەگشتی. بۆیە لای من یەک لە نیشانە هەرزی کۆمەڵگا نیشانەی دووەمی هەر کۆمەڵگایەکی تەندروست من پێم وایە ئەوەیە نەوەستانە لە شوێنی خۆی، واتە بەردەوام بەرەو پێش بڕوا، بەردەوام جمگەکانی ژیانی لە هەموو بوارەکانیدا نوێ بکاتەوە، کاروانی بەرەو پێشتوونی بەرەو پێشەوە باواتە قەتیس نەمان لە شوێنی خۆی، گرمۆڵە نەبوون لە شوێنی خۆی، دۆگمانەبوون لە شوێنی خۆی. ئەمانە دەکرێت وەکو دوو خاڵ وەکو ناسنامەیەکی کۆمەڵگای تەندروست و پێشکەوتوو ئاماژەی پێ بکرێت. زۆر چاکە، سوپاس دەکەم کاک فەهمی. ئەگەر لە ئەم دوو نیشانەوە بچینە ناو بابەتەکەەوە زیاتر، ئەوەی کە کۆمەڵگە بتوانێت جیاوازەکانی خۆی بە شێوەشی عەقلانی فۆرمەڵە بکە و هەروەها لە شوێنی خۆی نەوەستێ. کۆمەڵگەی ئێمە تا چەند خاوەنی ئەم دوو خەسڵەت و ئەم سیفاتەیە؟ زۆر سواس بۆ میوانەکانیش بۆ بینەرانی بەڕێز. لە ڕاستیە کۆمەڵگەی کوردی لە ڕابردووە و بۆ ئێستاش بە بێگومان ڕووداوەکانی ئێستاش پێمانە لە داهاتوو شاڕەنگە لە بەردەم کۆمەڵێک ئاستەنگ و کێشەوگرفتی گەورەیە بێت و ئەم کێشەوگرفتانە کێشەوگرفتی سیاسی بە بێگومان کە کێشەوگرفتی ئابووری و کۆمەڵایەتیش ڕاستەخۆ گرێدراوی کێشەوگرفتی سیاسین. بۆیە بە بڕوای من هەتاوکو بۆ داهاتوو شەروە ئەبێت ئێمە ناتوانین وڵاتێکی ئیستیقراری تەواو دروست بکەین، چونکە لە ڕاستیە لە سایی بوونی ئیستیقراری تەواوە ئەکرێت قسە لەسەر ئەوە بکەین ئەم کۆمەڵگایەکی هۆشیارە و کۆمەڵگایە کە ئەتوانێت ئەرکەکانی خۆی، ئەرکە دیموکراسیەکانی، ئەرکە مەدەنیەکانی و چەند بڕوای بە جیاوازیەکانی هەیە و چەند بڕوای بەکاری فرەیی هەیە. بۆ پێی کە ئێمە لەم کۆمەڵگایە هەمیشە لە هەورازن شێوی گەورەیە بووین، دەرفەتی ئەوە نەدراوە، یعنی تاک لەم کۆمەڵگای ئێمە خاوەنی خۆی بێت، تاک تعبیر لە بۆچوونەکانی خۆی بکات و دوجار کە لە ڕاستیە ڕوونیشە تاک کۆی کۆمەڵ پێکەهێنێت، هەتاکو ئێمە خاوەنی تاکێک نەبین و ئەم تاکە سربەز نەبێت لە ممارەسەی کاری ڕۆژانەی، لە خیتابی، لە دیسکۆرسی، لە بۆچوونی، لە دەربڕینی جیاوازیەکانی و هەتاکو کۆمەڵش احترامی جیاوازیەکانی تاک نەگرێت، ئێمە ناتوانین بڵێین کۆمەڵگا توانیوێتی ئەرکەکانی خۆی بەرامبەر بەخۆی و بەرامبەر بنەوەکانی داهاتوش جێبەجێ بکات. ئەگەر لەم ڕوانگەیەوە تەماشای بکەین بە بێگومان بۆمان دەرەکەوێت کە کۆمەڵگەی کوردی سەرباری ئەوەی کە کۆمەڵگەیەکی ماندووە و کۆمەڵگەیەکی شەکەتە، بەڵام لەگەڵیشیە توانیوێتی بەرامبەر بە بەشێک لە ئەرک و مافەکانی خۆی وشیار بێت و جیاوازیەکانمان لە ڕاستیە زۆر کات هەندێکی باش بوون بۆ ئەوەی کە خەبات بکەین بۆ بەدیهێنانی ئەو مافانی کە زەود ئەکرێن، جموجۆڵی شەقام، دروستبوونی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و داکۆکیکردن لە بەشێک لەو مافانی کە زەود ئەکرێت بە عنوانی جیاواز و هاتنە سەر شەقام. هەموو ئەمانە پێمانەڵێ لە ڕاستیە کۆمەڵگاکەی ئێمە سەرباری ئەوەی کە کۆمەڵگەیەکی ماندووە، بەڵام توانیویشێتی بەشێک لە ئەرکەکانی خۆی جێبەجێ بکات. بەڵام
ڕەنگە پرسیاری سەرەکی ئەوە بێت کە ئایا لە دۆخێکی لەم جۆرەی کوردستانە ئەم کۆمەلگای ئێمە توانیوێتی سەرلەبەری ئەو ئەرکانی کە ئەرکی دیموکراسین و ئەرکی هۆشیارین بەرامبەر بە داهاتووی بەرامبەر بە سیستەمێکی فەرمانڕەوایی ئەقلانی سیستەمێک بێت کە لە ڕاستیە جیاوازیەکانمان کۆ بکاتەوە بیکات بە خاڵی هێز بۆمان و دوجار ئەم خاڵە وای لێ بێت کە هەموو جیاوازیەکانمان کۆ بکاتەوە و ئەگەر خاڵی زەعیفیشمان هەبێت دای بۆشێت بە بێگومان پێم وایە پرسیارێکی جوانە لە دکتۆری بەڕێزی بکەین ینی هۆشیاری کۆمەلگا بای ئەوەندە بۆ کە لە ئاست چاوەڕوانی ئەو بەرپرسیارەتانەدا بێکە لێ چاوەڕوان دەکرێت دکتۆری بەڕێز. سپاس من دکتۆرەکەم تاوا نەکرد ئەزانم ئەوە لەتفی جەنابتانە سپاس ناکەم. ڕاستی هۆشیاری چەمکێکە لەگەڵ هەر خۆناغێکە ینی متەطەلباتی خۆی ئەگۆڕێ ینی زروفێکە بۆ شیارە و کەسە بۆ کە یانی کشتیارێکی باش بوو بێت زروفێکە و کەسە بووە کە خوێن تەنها خوێنەوارێکی باشێ بە میرزاکان کاتی خۆی وشارەکانی ئەو کۆمەڵگەیە بوون زروفێک ئەوانی کە پیانوترا عالم تەنها ئەو کەسانم کە لە بواری دینیا عالم بوون لە قۆناغ بۆ قۆناغا داواکارێت وشیاری ئەمڕۆ ئینسانێکە خوازێکە تەبابێ لەگەڵ ژینگەیە تەبابێ لەگەڵ کۆمەڵگەکەیە بەمانەی ئەوە ینی ملکەچی خواسێ زائد لەگەڵ ئەمەیە کە تەبابوون ومانە ئەوەی کە پێکەوەڵکردنەوەی کە زیرەک باسی کرد ینی تحملی جیاوازەکانی کۆمەڵگە بکات ئیزافە شێوە سەرم کۆمەڵگەیە بۆ ئەمە ینی وشیاری ئەگەر مانای وعی بێ مەستم ینی ئەگەر ڕادیفی وعی وەریگرین نزیکە لەم ینی ئەم داواکاریە هەیە ئینسانی وشارە بێ ئەم سیفەتانی تایە بەڵام تۆ بەستەوە بەوەی کە ئایا قسە لەسەر کۆمەڵگەیەکی وشیارە هیچ قۆناغی وشیاری کۆمەڵگە قۆناغی نییە هیچ کۆمەڵگەیەکمانە لەسەر زەویە بڵێ من قۆناغی وشیاریم تەواو بووە تەواو وشیاری کامل هەموو کۆمەڵگەیەک هەمیشە چاو لە وشیارێکی بەرسەر ئەڕوانێ ئەمڕۆ کۆمەڵگەی ئەمریکی بۆ یەزین و کە کۆمەڵگەی ڕازی نیە لە خۆی کۆمەڵگەی وشیاریش ینی تاکە وشیارەکان کە تایە دەستخەتیان دیارە لە ئاراستەکردنی سیاست و سیستەم و بەها کۆمەڵایەتیەکانە ئەو کۆمەڵگەیە کە هەمیشە مەسەڵەن هەم ناڕازی هەیە بەڵام ینی لە چوارچێوی سیستەمێکە جێەکرێتەوە لە بۆ تاکی کوردی ئێمە وشیاری تاکمان ینی ئەتوان بڵێم نەک بڵێم بێکێشەیە سەداسەد بەڵام زۆر باشین لە ئێمە تاکی وشارمان هەیە ئەگە ببینی لە وڵاتانە کوردەکان میدالیای باش بەدەزێن لە وەرزشە و بیگرێت تا ئەگاتە بواری فیزیا و بواری ئەتۆم بواری ئایتی و هەموو بوارێک ئەمڕۆ مستەحدەساتی ڕۆژانن بەڵام کێشە ئەوەیە کۆمەڵگەی خۆمان ئەم کۆمەڵگەی ئەم مرۆڤ وشیارانە ئەم ئینسانانی کە ئیزافیان هەیە بۆ سەر دەوروبەری خۆیان لە چوارچێوی سیستەمێکە کۆ نەکراوەتەوە ینی سیستەمێک نییە بەمانای دەسەڵات ناڵم سیستم بەمانای ئەو ینی کۆوشیاریەک بێت کە بڕژێتە خانەی کۆمەڵگەوە ئەمەش پەیوەندی بەچیە بە بڕای من یەکەم فەشل کە ئێمە نەمانتوانیوە ینی ئیمتیساسی ئەم وشیاریت ئەم تاکە وشیارانە بکەین بۆ ناو بە خزمەتی کۆمەڵگەی کوردی لە کۆنەوە تا ئەمڕۆ پەیوەندی کورد لاوازە ینی پەیوەندی کوردی زۆر لاوازە کە ئەمە بەشێکی گەورەی مرۆڤی وشیارم ینی وعی لەسەر چاوەکانی بیتە لە زانیاری ینی تۆ ئینسانێکی واعی ئەو کات دەرەکەی ئەو کاتە بێتە وشیار کە زانیاری باش لابێ بەڵام زانیاری لە قۆناغی تازەیە بەبێ بەها بەبێ مەهارەت ینی بەبێ سلوک زائیدەن مەهارەت ئەم وشیاریەکی ینی تاکبعدە تاگەڕەهەندە خزمەتی ناکە ینی زیرەکێک دروستەکە زیرەکێکە ینی ئەخلاقینی بەرامبەر بە کۆمەڵگەی ئیتیصالی نییە ینی پەیوەندیەکانی خراپن لەگەڵ دەوروبەری خۆیان بەڵام زیرەکیشە ئەمڕۆ ئێمە خۆتان زانە زیرەکەەوە گیرمان خواردووە ینی وشارمان نیە بەڵام زیرەکمان زۆرە زیرەکەکان کۆمەڵگە ئەخەڵەتێنن ینی ئەوانەی کە ئێستا ئێمە لیان ناڕازین مرۆڤ زیرەکان مرۆڤی تەمەڵ ناتوانێت ینی کۆمەڵگەی بخەڵەتێنێ کێشەی ئێمە ینی زانیاریمان زۆرە تاکی زانیاری باش هەیە ئەمڕۆ ئەو زانانی کە ڕژاوەتە ناو کۆمەڵگەی کوردیەوە زۆرن ینی زۆریش هەیە بەڵام ئیمتیساسی ئەم زانیاریانە لە کۆشیارێکە کە هاوتایە ینی تەریبە لەگەڵ کۆویژدان و کۆنستی کۆمەڵگە کە پێکەوە ئێمە وەکو ئەو قسە باوەی کە ئەڵێ هەرکەس بەردەمی ماڵی خۆی پاکاتەوە شارێکی پاکمان دەسەکەوێت لەبەرەوە من حەزەکەم دواتر لەسەر ئەو بوارە قسە بکەم ئەو سوچەت وەرگرم تا کۆتایی بەرنامەکە ئایا بۆچی وشیاری ئێمە نەیتوانیوە پەیوەندی کورد بەهێزکە بۆ مانایی من و دۆکێک و کرماشانەیەک و دیار بکرێک لە دەفرێکی گەورەیە کە کوردبوون و کوردایەتی کۆبان کاتەوە بەلای منەوە وشیاری ئەگەر خزمەتی ئەم ئامانجە نەکات کە کۆنستی ئەم بەیەکەوە بەسێت کۆژدانیان بەسێتەوە وشیاریەکە خزمەتی تاگەکە بەڵام خزمەتی کۆمەڵگە زۆر چاکە کاک زیرەک بەڕێزت لە سەرەتای قسەکانت قسەت لەسەر ئەوە کرد کە قسەکردن لەسەر ئەوەی کە نیشانەکانی کۆمەڵگەی هۆشیار چین بەڕێزت پلوان ناتوانانی هەز ناکە ئەمە لە ناو کۆمەڵگەی کوردی هەڵبەت قورسترە بەو اعتیبارەی کە کۆمەڵێک هێسان لە ناو کۆمەڵگەی کوردی هەریەکان لە منتەڵەقی ئایدۆلۆژیان ئەوەی کە
وەکو دنیابینی باوەڕی پێێتی دێ هۆشیاری بۆ کۆمەلگا دیاری دەکات خۆت دەزانی کۆمەڵی هێزی دینیە پێی وایە هۆشیاری ینی هۆشیاری دینی هێزی ناسیۆنالیستیە هۆشیاری پێی وایە لای ئەو هۆشیاری ناسیۆنالیستیە چەپەکان بە هەمان شێوە کە دوجار نیانتوانیوە ئەم جیاوازیانە لە دید و بۆچوونیان بۆ هۆشیاری ڕێک بخەن حەز ناکە ئێمە مشکلێکی گەورەی کۆمەڵگەی کوردیە بەڵێ ڕاستە مامۆستا مەسعود محەممەد لە نووسینێکیدا ئاماژە بۆ دەکات دەڵێ لە ناو کۆمەلگای کوردیدا دەڵێ نە ئاین نە فکری ناسیۆنالیستی نە فکری مارکسی نەتوانراوە بکرێنە معریفە نەتوانن بکرێنە بنەمایەکی فکری معریفی بۆ ئەوەی بتواندرێت جمگەکانی کۆمەلگای بە بەردەوام پێنوێ بکرێتەوە یان با بڵێن لایەنی کەم بتواندرێت کۆمەلگا بخاتە سەرچکەیەک خۆیمە دەزانین لە ناو دنیای ئاینیشدا دنیایەک جوانی و ڕۆشنگەری و کرانەوە و دیموکراسیەت هەیە وەکو چۆن زۆر لە با بڵێن ڕۆشنبیرانی فارس عەرەب تورک بەردەوام ئاینیان متروبە کردووە بە فکری ناسیۆنالیستی بە فکری دیموکراسی و خزمی وەکو بڵێ ینی نەبووەتە ڕێگرێک لە بەردەمی ڕێوتوبەر و پێشکردن لە هەمان کاتدا فکر و ڕێبازەکانی تر بۆیە من پێم وایە لە ناو کۆمەلگای ئێمەدا کە ئەو سێ ڕێبازە فکریە هەیە کە قوڵترینیان و کاریگەرتریان فکری ئاینیە و دوزار فکری ناسیۆنالیستی فکری مارکسی هیچیان نەبوونەتە معریفەیەک من لە دیمانەیەکدا ماوەیەک بە لێستا گوتم ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان خەریکە حزبی کوردیمان نامێنێ بەڵکو ئێستا کوردی حزبیمان هەیە کوردی حزبیمان هەیە ئەوەندەی خەڵک دەست ینی باڵن ئەوەندەی حزبەکانی ئێمە نخبەی سیاسی ئێمە نخبەی ئاینی ئێمە ئەوەندەی کۆمەلگا لە چوارچێوەیەکی لۆکاڵی تەقلیدی لە قالب دەدا ئەوەندە ڕێگانادا بخرێتە سەر نەخشە و ڕاستەڕێیەکی بەرەو پێشتون ئەمە بەڕاستی سروشتی هەموو کۆمەلگاکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەردەوام ئینتیمای ئینسان بۆ بنیادە لۆکاڵیەکان بۆ بنیادە فکریەکان بۆ بەهاکان ئەو بەهاو نۆرمانێک کە خۆی دروستی دەکات پەیوەندی ئەو ئیلتیزامی ئەو بەو بەهاو نۆرمانە بەهێزترە لە پەیوەندی ئیلتیزامکردن بە ئینسان و بەشکۆ و گەورەی ئینسان خۆی بۆیە کە لە هەموو کۆمەلگایەکدا نوخبەکان دەورێکی سەرەکی دەبینن لە ڕاکێشانی کۆمەلگایان با بڵێن لە ڕاستەڕێکردنی کۆمەلگا ڕۆ و پێشکەوتن من پێمە ئەو نوخبەی ئێمە ئێستا لە شوێنی خۆی وەستاوە نوخبەی ئێمە لە فۆرمی ئاینیدا بەڕاستی کۆمەلگا لە چوارچێوەیەکدا لە قالبداوە کاوەکو بڵێ خەریکە هەموو دەریچە و بربەستەکانی لە بەردەم کرانەوەدا ڕادەگرێت دیسا بۆ نخبەکانی تریش بۆ نخبەی حیزبەکانی تریش ئەوەی پێدەگوترێ عەلمانەت ئەوەی پێدەگوترێت دیموکراسیات هەتا گروپ و ڕێکخراوە مەدەنیەکانیش هەز دەکەی بەڕاستی ئەوەندەی لە چوارچێوەیەکدا گرمۆڵە بوون ئەوەندەی کەوا پابندن بە نەریت و یاسا و ڕێسای کۆن ئەوەندە ئامادەنینە خۆیان بە دەستی دیموکراسیەتەوە بدەن بۆیە کۆی ئەو نوخبانشکەوە دەوریان بینیوە لە بەرەو پێشبردننی گەلانی ئەوروپا و بنیاتنانی ئەزمموی حکومڕانی دیموکراسی لە وڵاتانی پێشکەوت و ئەو نوخبێ لە وڵاتی ئێمە ناڵێم نییە بەڵام شناسەکەی ون کردووە کاریگەری لەسەر کۆمەلگا نەماوە ینی ئەوەندەی چۆتە ژێربار و سێبەری حیزبایەتیان بنیادە لۆکاڵیەکان ئەوەندە هەڵگری پەیام و مەبدەئی بنسینەی خۆی نییە ئێمە کاک شۆڕژ لە بیرمان نەچێ یەکێک لە فاکتەرە بنسینەکانی پێشکەوتنی گەلانی ئەوروپا جیاوازیە بەڵام جیاوازی لە وڵاتی ئێمە بەڕاستی بۆتە بەڵایەشی گەورە بۆتە کارەساتێکی گەورە جیاوازی بەمانای دوژمنایەتی بەمانای ناحەزی بەرامبەر ڕقلەیەکتری بوونەوە من تێناگەم تۆ کۆمەڵی ئیسلامی من شوعیم ئەو برادێک یەکێتیە ئەو پارتی ئەو گۆڕانە ئەو باشە تێناگەم ئێمە چێن ڕێگا بەخۆمان بدەین ڕقمان لێک بێتەوە لە زیاتی ڕخنە لێک بگرین ڕقمان لێک دەبێتەوە وێنەیەکی دوژمنکاری بۆ یەکتی دادەتاشین تەکفیری یەکتری دەکەین یەکتری دەکەینە خائین یەکتری دەکەینە دژی نیشتیمان و دژی کورد یعنی ئێستا زانی چۆنە کاک شۆڕ بەداخەوە من زۆر بەداخەوە ئێستا ناسکترین شت بەهای ئینسانیەکانە هەموو ئەوانەی مێژوێکی جوانیان هەیە پابندن بە دیموکراسیەت و بە بەرژۆندەکانی خەڵک بەڕاستی هەموو بیانێک دەترسێت کە هەڵدەستنەوە لە سایتێک لە ڕۆژنامەیەک
کۆیش کۆیان ڕابردیان ورد و خاش بکرێ بۆیە من پێم بەڕاتی ئەمە مای ناومێت بوون نییە بەڵام کۆمەلگا ئێمە بە ئاراستەیەکی زۆر خراپدا دەڕوان نخبەی سیاسی ئاینی ڕۆشنبیری کولتوری لە هەموو بارەکاندا بەڕاستی ینی خەریکە دەسێتە چوارچێوەیەکی قەتیز دەسێتە چوارچێوەیەکی لە قالبدان ئیدی ئەمە ڕەواتی پێم دەرەنجامی سلبی دروست زۆر چاکە کاگ فەهمی دەگوترێ حزب لە دەرەوەی دنیای کوردی بە تایبەتی لە ئەوروپا وەکو بەرمەمنای مۆدێرنە ڕۆڵی گەورەی هەبوو لە خۆشیارکردنەوەی تاکو و هەروەها دوجاری کۆمەڵگەش بە هەمان شێوە حەز ناکەی حزبی کوردی بە پێچەوانەوە ڕۆڵی جێڕاوە خۆی لە ڕاستیە وازەحە حزب و حیزبایەتی یەکێکە لە نیشانەکانی دنیای مۆدێرنە و وەزیفەی حیزبایەتی جەوهری کاری حیزبایەتی بە ئاراسی وەشیاری کۆمەلگاوە ئەڕوا و لە دنیا شاهر وایە ئەمە بابەتێک نییە لەسەر ئێمە قەتیس کرابێت کۆمەلگەی بەشەری لەلایەن نوخبەیەکی دیاریکراوە ئاراستە ئەکرێت واتە هیچ کۆمەلگەیەک من نمبینیوە کە کۆی ئەو کۆمەلگایەکی وشار بوو بێت بەرامبەر بە ئەرک و مافەکانی خۆی خاوەنی کەلچەرێکی کراوە بوو بێت بەرام بۆ دنیای دەرەوەی خۆی و لە ڕاستیشە ئەگەر یاسایەکی تۆکمە نەبوو بێت جیاوازیەکان لە هیچ کۆمەلگەیەکی بەشەریان نەیانتوانیوە ئەرکەکانی خۆیان بەرامبەر بە یەکتر جێبەجێ بکەن حیزبایەتی لە کوردستانە ڕەنگە نەیتوانی بێت هەمان ئەو ئەرکانە جێبەجێ بکە کە لە کۆمەلگەیەکی پێشکەوتووی وەکو ئەوروپا بە ڕۆژهەڵات و ڕۆژئاوایەوە ئەرکەکانی خۆیان جێبەجێ ئەکەن قورسە بۆ ئێمە ئەرک و مەهامی حیزبایەتی مقارنە بکەین بە وڵاتی پێشکەوتوەکانی دنیا ئێمە لە وڵاتێکە ئاژین وڵاتێکی داخراو بووین وڵاتێک بووین لە ڕاستیە کەمتر لە 25 ساڵە حکومڕانی خۆمانەکەین بەڵام قسەکە ئەوەیە عنی میلەتی ئێمە میلەتێک بووە پێمانەوە بۆ کە ئازاد بین حیزب و حیزبایەتی لە وڵاتی ئێمە ئەچێتە سەر شاڕی خۆی کاری دیموکراسی خۆمان ئەتوانین ئەکرێت بڵێن حیزبایەتی لە وڵاتی ئێمە نەیتوانیوە کۆی ئەرکەکانی خۆی و ئەو دروشمانی کە خۆی بەرزی کردوێتەوە جێبەجێ بکات خۆ بێهۆ نییە ئەم کۆمەلگای ئێمە هەمووی ڕقیلەکە یعنی کەم هەیە قورسە بتوانی لەم کۆمەلگایە 200 کەس کۆ بکەیتەوە وەکو یەکبیر بکەنەوە خۆمانە ئەوە نیە بڵێن ئەگەر هەمومانەکو یەک بیرکەینەوە بوو هەندێکمان زیادی نا کۆمەلگایەکین دابەشون بەسەر کۆمەڵێک بیرروبۆچینی جیاوازە بەڵام ئێمە لە ناو چوارچێوەی یەک حیزبیشا جیاوازی گەورەمان هەیە لە ناو چوارچێوەی کایەکی کۆمەڵایەتیە جیاوازی گەورەمان هەیە من پێم وایە حیزبەکانی ئێمە لە کوردستانە بەوەی بوونی ململانەیە کە ململانەکە لە ڕاستیە ململانەیەکی زۆر تەندروست نەبووە وای کردووە کە پەل بەهاوێژن کۆی کۆمەلگا بە حیزبی بکەن لە کۆمەلگا پێشکەوتەکانی دنیای مەرجنی هەموو کایەکان حیزبایەتی بکەن حیزبایەتی لێ ئەگەڕێت بۆ نخبەیەکی دیاریکراوی کۆمەلگا و نخبەیەکی دیاریکراوی کۆمەلگا بڕێوە ئاباد وەکایەکانی تری کۆمەلگا خەریکی ممارەسە و ژیانی تایبەتی خۆیانن و نخبەیەکی دیاریکراوە کۆمەلگەی ئەوروپی بەڕێوە ئاباد نخبەیەکی دیاریکراوە کۆمەلگەی ئەمریکی بەڕێوە ئاباد ئەوە انتخاباتی ئێمە لە بەردەم دائمین پرۆسی انتخابی لە ئەمریکاین کۆی ئەوەی کە لە تەلەڤیزیۆنەکانی ئایبینی ناگاتە 2 ملیۆن ئینسان لە ئەمریکا 300 ملیۆن ئینسان ئەژید کەوابوو ئەوە کێشەی ئێمە ئەوەیە کە حیزب هەوڵی داوە لەم وڵاتی ئێمەیە هەموو بۆشایەکانی ئەم کۆمەلگایە بە حیزبی بکات کاتێک کە تۆ هەوڵدا هەموو کایەکانی کۆمەلگا تەعمیم بکەیت و حیزبێکی دیاریکراوە بەسەریا تەعمیم بکەیت و هەمووی بە حیزبی بکەیت بەبێ جیاوازی هەموو هێزە سیاسیەکان بە بێگومان ئەمە دروستە بێت کە ئێستا هەیە هۆشیاری کۆمەڵایەتی بە بڕوای من سەرەتای هەموو هۆشیارەکانی ترەوەتە هەتا کۆمەلگا وشیار نەبێت تۆ ناتوانانی زمینەی شۆڕشێکی کۆمەڵایەتی زمینەی شۆڕشێکی ئابووری زمینەی شۆڕشێکی سیاسی وا بخڵکێنی کە وەرچەرخانێک لە حیاتی سیاسی کۆمەڵایەتی ئەمە دروستکات کە کۆمەلگا بەرێتە سەر شاڕی ئارامی خۆی کۆمەلگاکە ئێمە کۆمەلگایەکی ئارام نییە بۆیە ناتوانین ئەم ئەرکە قورسە بخێنە سەر شانی خۆی و وەگلەیەکی زۆر جدی ئاراستە وەزیفەی چییە کۆمەلگا هەوشارکە کۆمەلگا خۆی پێویست ئەم وەزیفەیە ینی بخاتە سەرشانی خۆی یان توزانم لە دەرەوەی کۆمەلگا ینی هۆشیاری دێ بۆ کۆمەلگا بۆ کورد بڵێ شتێکی ترە بۆ کۆمەلگا ینی مشکلە کۆمەلگەیەک تەندروست بێ بەهێزتر لە حکوومەتەکانی ینی پێچەوانەی ئەو بیر و باوەڕباوەی کە پێی وایە ئەبێ حکوومەت باوکی خەڵک بێت دەسەڵات باوکی میدات بێت ئەمە ڕێیەکی زۆر خراپە ئەمە یەکێک لەو ڕێیانەی کە یعنی نستێک دروستەکە لە مناڵی و لەسەر بێشکەوە کە پەروەردەیەکە ئەمە زۆر هەڵەیە ئەبێ حکوومەت دەسەڵات کوڕی خەڵک بە بۆی هەر دەقەویستمان گوێ بگرین ینی بیگۆڕی و ینی لای بیت چاکی بکەیت لارەکانی ڕێگە چونکە قسێکی تۆماسپای نەیە زۆر قسێکی وردو جوانە من قەت لە یاد ناچێت ئەڵێ کۆمەڵگە لە چاکیەکانی مرۆڤەوە دروستە بێ بەڵام حکوومەت و دەسەڵات لە بەدیەکانیەوە من و تۆ هیچ کێشەمانی ئەو کاتێکە کێشەکەوتنی ئەمە پێویستمان پۆلیسەیە پێویستمان دادگاهەیە پێویستمان بە کەسی سێمەیە حزبیش ینی بە هەمان شێوەکە حزب
بەرهەمی خۆناغ ینی ئەگەر پۆڵێن بەندیە بکەیت لە نمونەی ئەو حیزبێک کە ڕووی کردێ وڵاتی ئێمە لە نێوان حیزبی خەدەمی و حیزبی ئایدۆلۆژیمان بۆ هات لە تەقسیم بەندی جوگرافیا لە نێوان حیزبێکی لە ئەوروپای غەربیەوە بمان بێت حیزبێکمان لە ئەوروپای شەرقیەوە بۆ هات لە نێوان حیزبێکە لە ناو خەڵکا بێت و بچووکتر بێت لە کۆمەڵگا حیزبەکەم بۆ هات گەورەتر لە کۆمەڵگا لە نێوان حیزبێکە دروشمەکانی بچوک بوون بۆی بتوانێت هەڵیانگرێ دروشمی گەورەی هەڵگرت کە بریتی بوو لە گۆڕینی دنیا ئەمە زۆر خەتەر یانی دنیا تۆ پێ دوای دنیا هەر هەمووی هەڵەیە تۆ بۆ مانایەت کە تۆ لە قاڕێک ترەوە هاتووی ئەتەوێت ئەم دنیای ڕێکیتەوە ینی ڕۆڵی ئەفسانەکان ئەبینی ڕۆڵی ئەساتیر ئەبینی ڕۆڵی گەلگامێشێک ئەبینی یا دۆنکیشۆتێک ئەبینی کە قەت پێی ناگەیت یەکێک لەو مشکەکانی حیزبی ئێمە هێندە ئایدۆلۆژی تۆ ئەدەبیاتی هەفتەکان بخوێنەرەوە خەمی فەڵەستینیانە خەمی ڤێتنامیانە خەمی کوێیانە لە کاتێکە لە کاتێکا دەبەرامبەری پێشمەرگە لە ڕێزەکانی حیزبی بەعسا خزمەتیان بەدەسەڵاتی حیزبی بەعسە کرد بنویستم بێمەوە ئەوەی کە بڵێم ئایا کۆمەڵگی بۆچی مەموت کۆمەڵگی ئێمە بەداخەوە لاواسترە لە حکوومەت لاواسترە لە حیزبیش بۆیە ناتوانێت ینی بۆ ینی لە خواری ئەوان ئەگە هەڕەمێ دروستکە لە خواری هەرمەکەوەیە ئەمە ژوای کۆمەلگە لاوازە تا ئێرەش تۆ هەز دەکەی ئەمە ینی بە شێوێشی ڕێکخراو ئیشی لەسەر بکرێت بە دڵنیایی و حیزب ئەم دەورەی بینیوە ینی حیزبەکان کەوت ماتون مۆدلێک ئایدۆلۆژی یوتۆپیایەک لە مێشکیانە هەیە کانە ئەمە جێبەجێکەن جیل بە جیل ویستوێتی ئەمە بشکێنێت بەڵام لە ئایدۆلۆژیاکە چۆ بە ئایدۆلۆژیایەکتر ئێمە حیزبمانەیە لە حیزبێکی مەسەرەن ئەو سەری چەپەوە گۆڕاوە بۆ حیزبێکی سونی مەزەب لە حیزبێکی قەومیەوە گۆڕاوە بۆ حیزبێکی مەسەرەن ئەدەبیاتی پێشتری داوکی لە فەڵەستین ئەدەبیاتی ئەسی داوکی لە ئیسرائیلە ئەین لە ماوەی 20 ساڵەکە من ئەمە تەغییر ئاساییە ئینسانێک کە نەگۆڕێ ئینسانێک ناکرێ بەڵام ئەو دنیا خەیاڵی یوتۆپیکە دروستێکی زۆر مشکلەیە کاک شڕبن حەزم لە بەعدە تاریخی یەک ئاماژەیەکی کورد بم بە ئەو مۆدل حیزبێکی بۆ هات بۆ ئێمە لەم ناوچەیە سەیریکە لە کوردستان لە سیەکانە کە ئەتر خەریکە تەشەنە ئەسەنێ مەتری حیزبایەتی خۆکانیتکردن و کاری پەرلەمانتاری یەکێک لەو ناقیدانەی حیزب کە کۆمەڵێک بنانێکە لە نمونونەکانن ئەوانەی کە نابنە حیزبی خەڵکانێکی زۆرمانێ لە ئەمیزەکی بەگەوە بیگرە لە تۆفیقڕابیەوە لە پیرەمێرد و ئەمانەوە کە زۆر کەم خۆیان دوورگرت لەو مۆدلی حیزبی بوونە پیرەمێرد لە یەکێ لە شعرەکانیە حیزبی بوون ئەشوبهێن ڕزمێ بۆ کەوادری حیزبی پێم وایە حیزب ئەتوانێت دەوری دینەمەی دیموکراسی بینێ بەڵام ئەگەر خۆی بچوو کاتەوە کەمێک ئەو مرۆڤی ئەڵێ وازم لێ بێن نامەوێت حیزبم ینی مصطلحەکە یەکسانەکە ئەڵێ هەر کەس هەڵەسێ ئەڵێ من حیزبم وازم لێ بێن نامەوێت حیزبم ینی مصطلحەکە یەکسانەکە بۆی کە ئینسانێکی داشۆرا و لەو بەهارێکە لە کۆمەڵگەیە هەیە ئەمە نەقدی پیرەمێردە ڕەنگە نیوێ ڕاز نەبێ بەڵام بێتە خوارەوە دیارە ئەو مۆدلێکی ڕووی کردە عێراق مۆدلێکی خراپ بوو و لە دەوری ئیستیقلالی عێراق تا ئەمڕۆ ئەوەی کە کابینەکانی حکوومەتی تێگای حیزبەکان بوون ئەوەی کە عەشرەتی زین و کردەوە حیزبەکان بوون ئەوەی کە سەری حکوومەتەکانی ئەخوار لەگە حکوومەتێکی کەسێک و سعید قەزاز دەرەکەوت ئەویست هاوڵاتی بوون چەمک بێ لەناو عێراقا بەڵام عەشرەتەکان پەلاماریان هەیە و بینیتان کە چۆن عەشرەت دوای ڕوخانی سەدام حوسێنەوە چۆن گەشەی کردەوە دیار بوو مات کرابوون مۆدلی ئێرانیش بە هەمان شێوە ینی حیزب کلمەی پارتی لە ئێرانە بەمانای واستە و بەرتیل و ئەو جۆرە شتانە هاتووە لە تورکیاشە تا ئەم ساڵانەی ئەخیر لە دەرچێت سوپا هەمیشە خۆشەویستتر بۆ لە حیزب بۆچی وایە مۆدلی ئەو حیزبایەتی کە هێنراوتە ئەم ناوچەیە مۆدلێکی ینی ناگونجێ لەگەڵ ئەم ناوچەیە بگەڕێمەوە سەر خاڵەکەی تر کە حیزب بەڵێ دەورێکی زۆر گرنگ لە پەیوەندی تێکشکاندنی کایەکانی کۆمەڵگەیە ینی ئێمە ئەوەی کە دەوری سەرەکی هەبوو لە لەتکردنی شوناسێکە ئێمە خوێنمان بۆیاوە دانوسەرمان بۆ کردووە بریتی بۆ لە هەویەیەکی هاوبەش لە نێوان کوردەکانە ینی یەکێک و بارزانی ویستیوتی بۆ نمونە ڕازی بۆی کە زمانی سۆرانی کە زمانی خۆی نیە یا زمانی ناوچەکەی خۆی نییە بکرێت بەڵام حیزبەکەی و حیزبەکانی بەرامبەری ویان کرد سلێمانی هەولێر لە یەک دابڕن نەک سلێمانی دۆک ویان کرد قەزاکان لە یەک دابڕێن ئەمە حیزبەکان ئەمیشەکەن کاک شۆڕش ینی کیتر ئەمیشەکە کەڵێم حیزبەکان بە دوو جۆر یان بە ئایدۆلۆژیەکەیان یا بە دروستبوونی مافیای بچووک لەناو حیزبەکانە کە مەساڵحی مادی یا مەساڵحی ناوچەی یا بازنەی بچووک کە دوورن لە بازنەی فراوانی کوردبوون نەک بەمانای قەومیەکەی بەمانای چەترێک کە هەموو هەم ئەدیان هەم ئەحزاب هەم ئایدۆلۆژیەکان زۆر چاکە کاگە زیرەک بەڕێزت بۆ چوونت چییە پێ دوایە ینی فعلەن هەوڵێک هەبێ بۆی ئەم ئەوەی کە پێی دەگوترێ هۆشیاری دەستە جەمعی لەناو کۆمەڵگادا پەخراو بێت خۆی من پێم وایە پەکخستنی پرۆسەی با کۆمەلگابوون و باڵینە سەروەرکردنی پرۆسەی ڕۆشنبیری من پێمە بەرنمەیەکی بۆ داڕێژراو بوو لە دوای ڕاپەڕینەوە زۆر بەوردی ئیشی لەسەر کرا دیارە من سەرەتا دەمەوێت لەوەی برای ئازیزم کاک فەهمی
بۆی ئێمە دائیم لەناو ئێمەدا بەردەوام پێویستە بۆ ئەوەی بەرەو پێش بڕۆین ئەگەر نیازمان وایە ئەگەر مەبەستمانە ئەگەر ئامان زمانە بەرەو پێش بڕۆین و لەو دنیا قەتی سوودۆگمادا بابنە ڕووە و کرانەوە هەنگاو بەهاوێژین دەبێت خۆمان بەراورد بکەین بە خەڵکانی لە خۆمان باشتر لە خۆمان پێشکەوتوتر بۆیە من پێم وێت لەگەڵ ئەو بۆچوونەدانیمە کە پێمانوان نابێ ئەمە چاوەڕوانی ئەوە لە حیزبەکانی کوردستانیان لە کۆمەڵگای خۆمان بکەین ئەوەی کە لە ئەوروپایە ئێمە ژوابین من ئەگەر کاکفەهمی پیاوێکی خوێندەوارە و من بەردەوام نووسینەکانی دەخوێنمەوە باش دەزانێت کۆمەلگای ئێمە لە هەفتاکان شەستەکان پەنجاکان پێشکەوتوتر بوو لە ئێستا ڕاستە ڕێژەی نەخوێندەواری دەرچوانی جانکۆ مامۆستایەکانمان خاوەن بڕوانامەکانمان ژمارەیان کەمتر بوو بەڵام ئەو کاتی خۆشەویستی خەڵک بۆ کرانەوە بۆ دیموکراسیات بۆ تەبایی بۆ مۆسیقا بۆ شعر بۆ ئەدەب تۆرە تەماشاکە لە سیەکان بەسەرەوە نخبەی ئاینی ئێمە زووتریش بابن لە نیوەی دووەمی سەدەی نۆزدەهەم تا سەرەتەی سەدە بیستەم هەتا دێتە نزیکی هەفتاکانیش نخبەی ئاینی مامۆستایانی ئاینی ئێمە دەورێکی سەرەکی دەبینن لە کرانەوەی کۆمەلگای کوردستان هانی خەڵک دەدەن بۆ نردنی کچووکڕەکانیان بۆ قوتابخانە بەشێکی گرنگی ئەدەبی کلاسیکی ئێمە مامۆستایانی ئاینی بوون واتە دەوریان بوو هەبووە لە کرانەوەی کۆمەلگای ئێمە بەڵام لە دوای هەفتاکان هەم نخبەی سیاسی هەم نخبەی ئاینی ئێمە دەچێتە چوارچێوەیەک و دەرەنجامەکەی ئەوەیە کەوا ئێمە ئێستا دەیبینین بۆیە ئەگەر ئێمە بڕیارە یعنی هەنگاو بەرەو پێشەوە بەهاوێژین و بچینە سەر نەخشەی زیندوی جیهان بەڕاستی دەبێت دراسەیەکی جددی دۆخی حزبی سیاسی ئاینی فکری خۆمان بکەین من پێم وایە لە هەموو دنیاشدا ئەکادیمیەکان و ڕۆشنبیران بەو کارە هەڵدەستن ئەگەرچی بەداخێکی گرانەوە نخبەی ڕۆشنبیری بەوانەشەوە کە لە 20 ساڵی ڕابردوو کاریگەریەکی یەکجار زۆریان لەسەر مامەستا هەردی و مامەستا فەهمی و زیرە کەمال و کاکشۆڕش و هەموماندا هەبوو بەداخۆ ئەوانیش دابەش بوون بەسەر نخبەی سیاسی حیزبەکاندا کە کاریگەریەکی زۆر قوڵیان لەسەر نەوەکانی دوای ڕاپەڕی نەبوو بۆیە ئەمانە دەتوانن دەورێکی سەرەکی ببینین ئەم نخبێش خەریکە پاشەکشە دەکات لە بەردەم هەیمەنەی سیاسی لە بەردەم بنیادا تەقلیدەکانی ئێمەدا و ئەگەر بڕیاریشە ئێمە بەڕاتی دەبێ یعنی بەجددی قسە بکەین و بەجورئەتەوە قسە بکەین دەبێت نەشتەرگەریەکی قەیسەری لە نێو کای حیزبایەتی سیاست بکەین ئێمە چۆن ئێستا عێراق ئیشکالەتی بە دەوڵەتبوونی هەیە نابێتە دەوڵات من پێم وایە ئێمەش ئێستا ئیشکالەتی حزبیمان هەیە لە هەرێمی کوردستان ئیشکالەتی حزبی بە هەموو بەشەکانیەوە بەوەی پێی دەگوترێ ئیسلامی سیاسی بۆی پێدەگوتی ئالمانی ئیشکالەتی ڕۆشنبیریشمانێ ئیشکالەتی ئەکادمیشمانەیە وەرە تۆمە دنیاک زانکۆمانەیە لە وڵاتی ئێمە تۆ وەرە خەمێکی وەکو شنگال خەمی جینۆساید خەمی بێکەوە نەژیان خەمی ئەم ململانەیەکەوە ئێستا ئێمە دەیبینین خەمی بە کۆمەلگانە بوون زۆر بەکەمی دەبێتە خەمێکی زانکۆیی زۆر بەکەمی ڕاستە کۆرسێ کۆر و سیمیناریا بۆیە لاو کۆمەلگای ئێمەدا بەڕاتی وێرانکاریەکە هەموو بارەکانی گرتیتەوە و پێشمە لە قۆناغی ئێستادا نەحیزب بەو میکانیزمانی ئێستا دەتوانێت چارەسەرێک بۆ دۆخە بدۆزێتەوە نە نخبەی ڕۆشنبیریش بۆ دەبێت چاوەڕوانی ئەوە بین لە ناوهەناوی مێژوودا لە ناوهەناوی کۆمەلگادا یعنی زیندوتر کاریگەرتر نخبەیەک دروست بێ ببورە کاریگەریەکی یەکجار زۆری بەسەر ڕێوتی ڕووداوەکانە بێت و لەو فۆرمە تەقلیدیە خۆی دەرباسکە کەوا ئێستا ئێمە دەیبینین زۆر چاکە زۆر سپاس دەکەم کاک فەهمی دەگوترێ ئەوەی کە ئیش بکری لەسەر ئەوەی کۆمەلگا وەکو یەک بیر بکاتەوە خاوەن یەک جۆر بیرکردنەوە بێت دوجار ناهۆشاریشی دەستە جەمعی دروست دەکات بە قازانجی حزب دەسەڵات هەر شتێک کە ناوی دەنەی بەڕێز لە نووسینێکدا لە ئەکاونتەکەی خۆت لە فەیسبوک هەست دەکەم شتێکت نووسیوە دەکرێت بیبەستمەوە بەوەی کە باز لەوە دەکەی کە هەڵبژاردن ئەگەر لە پێناوی هەڵبژاردن بێ و دوجار نەبێتەوە کارێک بۆ چوزانم ئاڵوگۆری دەسەڵات بچێتەوە سەر ئەوەی کە دیوێشی ناشرینی دیکتاتۆرمان دیکتاتۆریەتمان نیشان بدا و کۆمەڵیش وا لێ بکە یان کۆمەلگە وا لێ بکە بێک جۆر بیر بکاتەوە کە 2000 سەر دەشیش بۆچی بۆ ناخۆشیاری کە
ئێستا دەمانێت قسەی لێ بکەین حەز دەکەم زۆرتر لەسەر ئەوە ئەگەر لە ڕاستیە من بە سەرنجەکانی کاک زیرەک وەک خۆی وەرئەگرم و ڕاستە من مقارنەی حیزبی کوردین بە دنیای ڕۆژئاوا بەو مانایە کرد ئێمە ئێستاکە لەم کۆمەلگایە شەڕی داعش هەیە و داعش و مەترسیەکانی داعش نەتوانێت کۆمان بکاتەوە چۆن ئێمە چاوەڕی ئەوە لەم هێزە سیاسیانە بکەین بە هەمان بیرکردنەوەی هێزەکانی ڕۆژئاوا هێزگە پێشکەوتوەکانی دنیا بتوانن وەزیفەکانی خۆیان جێبەجێ بکەن مەترسیەکانی داعش یەکمان نەخات و کێشەکانمان لەگەڵ بەغا و کێشەی خاک نەتوانێت ئێمە یەکمان بخا بۆ مانایی کە لایانی کەم جۆرێک لە ئاشتەوایی کۆمەڵاتی دروستکەین نەک جیاوازیەکانمان نەمینێت تەڵەقەوە ینی یەکمان ناخا هۆکارەکەی بۆ ئەو بگەڕێتەوە کە ئەم جۆرە بابەتانە خراپ بەکاردەهێنرێن لەلاەن هێزە کوردیەکان هەتا بنمونە ئێمە ئەگەر بەرزتر بڕێن قسە لەسەر پرسی سربەخۆیی و ڕفراندۆم بکەین کە بەتاکید بە بەراورد لەگەڵ مەسلەی داعش ئەم مەسلەی گەورەترە حتا لە مەژدا ینی جارێشکە ئێمە کۆ نابینەوە چونکە لە سەرەتاوە وا دەبیندرێ یا وا بڕیادراوە کە ئەمە مزایادەی سیاسی و چوزان بەکاردەهێنرێ بۆ کۆمەڵشتی نادرست بەتاکید ئەمە ڕاستە و من بڕوام وایە ینی هێزی سیاسی لە کوردستانە تەنها ئەم هێزانە بەرپرزنین لەوەی کە هۆشیاری سیاسی لەم کۆمەلگایی ئێمە یان هۆشیاری کۆمەڵایەتی نەیتوانیوە تەجاوزی ئەو دۆخە کلاسیکیە بکات کە لە کۆنۆ تاکو ئێستا بۆمان ماوەتەوە من بڕوام وایە جگە لە هێزە سیاسیەکان نخبەی ڕووناکبیر ئەتوانێت دەوری هەبێت و زانکۆکانی ئێمە ئەتوانن دەوریان هەبێت و ڕەنگە قسە لەسەر ئەوە بێت کە ئەم ناوەندانش جارێکی تر بە حیزبی کراون یعنی ئەگەر ئینسان بم ناومێدیە تەماشای کۆمەلگا بکات دەبێت بچینەوە لە ماڵەوە دابنیشین من بڕوام وایە شتەکە بم جۆرە قورسە نیە و پێم وایە ڕووناکبیرانی ئێمە باشتر ئەتوانن دەوری خۆیان ببینن و زانکۆکانی ئێمە ئەتوانن باشتر دەوری خۆیان ببینن بە ئێمە ڕخنێک لە زانکۆکانی خۆمان بگرین لە ساڵی 92 تاکو بە ئەمڕۆمان ئەگات بەبەردەوامی ئەمە شەهادەی ئینتاجەکات کەمتر لەوە ئەتوانێتی عەقڵ ئینتاجکە با ئێمە ئەو پرسیارە بکەین زین چەند شادی ماستەر و دکتۆرا ڕەفزی وەرگرتووە و لە کاتی مناقەشەیە ڕەت کراوەتە قبول نەکراوە من بەش بە حاڵی خۆم جۆم لێ نەبووە ئەمە پەیوەندی بۆیە کە ئەم کۆمەلگایی ئێمە سەرلەبەری پێویستی بە شۆڕشێکی عەقلانی و شۆڕشێکی هێمنێ و شۆڕشێکی سپیەیە کە بتوانێت قورسە بەتایبەتی کە هەر کایەک لەناو کۆمەلگادا بەکە حزبیەکە بەو کایانەی کە دەستنەوە سەر کۆمەڵی مەدەنی دەستنەوە سەر زانکۆ هەمووی لەژێر پرسیاردایە بە بێگومان پرسیار لەسەر هەموو کایەکانی کۆمەلگای ئێمە هەیە بەڵام ئەمە یەکسان نییە بەوەی کە ئێمە دابنیشین ئیتر ئێمە بیر لەوە نەکەینەوە گۆڕانکاریەکی جەوهری لە کۆمەلگای کوردیا دروست بکەین یعنی من لە ئەکاونتەکەی خۆشم ئەمەم نووسیوە لە کۆمەلگای ئێمە لە ساڵی 92 تاوەکو ئەمڕۆ دیموکراسی وەکو چەمکێکی تازە وەکو مەفهومێکی تازە کە هاتووەتە ناو کۆمەلگای کوردیەوە دیموکراسی لە کۆمەلگای ئێمە تەنها بۆ شبهێنراوە کە وەزیفەی تەنها بریتیە لە دەنگدان و لە هەڵبژاردن کە لە ڕاستیە دیموکراسی لە کۆی کۆمەلگە پێشکەوتوەکانی دنیاە فکر و فەلسفەیەکی مرۆیی گەورەی لە پشتەوەیە و دیموکراسیت پێش ئەوەی ئایدۆلۆژیا بێت پرۆسەیەکی ئیداریە کە کۆمەلگا بەڕێوە ئەباد و جیاوازەکان لەناو سیستەمی دیموکراسیە ئەتوانن ممارەسەی جیاوازەکانی خۆیان بکەن و لەناو سیستەمێکی دیموکراسیە ئەتوانن کۆمەلگا پێش بخەن و کێشەکانی کۆمەلگا چارەسەر بکەن و من بڕوام وایە هەتاوەکو دیموکراسی لە کۆمەلگای ئێمەیە نەبێت تەجاوزی دەنگدان و هەڵبژاردن نەکات و نەتوانێت ئەرکەکانی خۆی ئەرکی میدیایی هەتاوەکو ئێمە لە کۆمەلگایەکە نەژین و ئەم کۆمەلگایە خاوەنی میدیایەکی سربەخۆ نەبێت و میدیا وەکو دەسەڵاتی چوارەم تەعاملی لەگەڵ نەکرێت و هاوڵاتی چەقی کۆی گۆڕانکاریەکانی ئەم کۆمەلگایان نەبێت دیموکراسی ناتوانێت ئەرکەکانی خۆی جێبەجێ بکات کێشەی ئێمە لەم کۆمەلگای ئێمە چیە کێشە لەوەیە حیزبە سیاسیەکانی ئێمە ڕەنگە دەستیان بۆ هەموو بۆشایەکانی ئەم کۆمەلگایە بردێت من باش ئەزانم ئەمە بیرکردنەوەیەکە کە ئەمە جۆرێکە لە خۆفەرزکردن لە کۆمەلگا پێشکەوتوەکانی دنیاە ئەوە جیاوازیەکانن بەهێمنی خۆیان فەرزەکەن نەک لە ڕێگەی هێزێکی سیاسی دیاریکراوە بێت بیرکردنەوەی خۆی بەسەر کۆمەلگایە تەعمیم کە ئەو کاتە کۆمەلگا لە قاڵب ئەدرێت کە یەک جۆر بیرکردنەوە یەک خیتابی سیاسی یەک هەنگاو یەک دید و یەک بۆچوونی سیاسی بێ کۆی کۆمەلگاوەکە ئەو بیر بکاتەوە من پێم وایە ئێستا کۆمەلگای ئێمە بە جۆرێک لە جۆرەکان تەجاوزی ئەم مەرحەلەیە کردووە و هێزێک چەند بەهێز بێت و هێزێک چەندێک بێت ئەفکاری خۆی بیر و بەچوونی خۆی تەسەوراتی خۆی بەسەر کۆمەلگایە تەعمیم کە لە کۆمەلگای ئێمەیە جۆرێک لە ڕوبەڕووی جۆرێک لە ئیستیدال لە تەسادم ئەبێتەوە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی وشیارە ئێستاکە بۆ زۆر شت نەئی هەیە یعنی تو تەماشای ئەم کۆمەلگای ئێمەکە میدیای ئێمە لانی کەم لەم سنووری کە پێوترێت پارێزگای سلێمانی توانیوێتی ئەرکی خۆی ببینێت و پەنجەی لەسەر زۆر مەسەلی جدی داناوە و ڕخنەی زۆر جدی هەبووە و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی بەردەوام لەسەر شەقام حزوریان هەبووە بە نەیان و تۆ نە و بەکاری باشیان و تۆ بەکاری باش یعنی ناکرێت ئێمە پێمان وا بێت کۆمەلگەی ئێمە کۆمەلگەیە کە ڕاستە هێزە سیاسیەکان محاولیان هەبوو هەوڵیان هەبوو کە کۆی کۆمەلگا بۆ جۆرە بیر بکاتەوە کە ئەمانیانوێ بەڵام دوجار کۆمەلگا پراوێزیەکە بۆ توانیوێتی لەو پراوێزەوە ممارەسە
باسی حەقەکانی خۆی بکات و دەنگی ناڕزایی بەرز بکاتەوە. میدیای ئێمە میدیایەک بووە لە مێژووی کۆمەڵگەی کوردەواریە، میدیایەک نەبوو بەم جۆری ئێسەکاریگەری هەبێت. بۆیە من بڕوام وایە کە ڕوخمی ئەو ڕەخنە جدیانەی لە حیزب ئەکرێت و ئەو هەوڵانی کە حیزب ئەوێت بیدات و کۆمەلگا لە قالبدا، بەڵام لە بەرامبەریشە کۆمەلگەیەکمانێ ئەم کۆمەلگایە سەرباری ئەستەنگەکانی بەردەمی، بەڵام قسێکی جیاوازتریشی هەبووە. زۆر باشە، زۆر باشە. دکتۆری بەڕێز دەگوترێ پرۆسەی ئەوەی کە کۆمەلگا بە ناخۆشیار بمێنێتەوە لە هەرێمی کوردستان پرۆسەیەکە بە بەراورد بەو هەوڵانەی کە لە چەند وڵاتیشتر هەیە زۆر بە ئاسانی یا ئاسانتر ینی تێدەپەڕێ. من دوو وڵات بە نمونە دەهێنمەوە کە سەر بە دوو دنیای جیاوازن. بە نمونە ئێمە کۆریای باکوورمان هەیە لە ڕێگای بەکارهێنان و پەنابردن بۆ منزومەیەشی گەورەی عسکەری توانراوە ئەو بەڵێ حزبێکی شمولیش ئەم کۆمەڵگەیە تا ئەندازەیەشی زۆر بێدەنگ بکرێەوە لەسەر ئاستی جیانی جێگەی بەزەی پێداهاتنەوە بێ و هەروەها سعودیەشمان هەیە لە ڕێگەی پەنابردن بۆ منزومەیەشی دینی ئایدۆلۆژیایشی سەلەفی وهای لەو کۆمەڵگەیە کردووە. ڕەنگە زوڵم نەبێ ئەگەر بڵێم کۆمەڵگەیە کە تا ئەندازەیەشی زۆر کۆمەڵگەیەشی بێکەڵکە. بەس لە هەرێمی کوردستان نەمەنزومەیەشی ئەوەندە گەورەی عسکەری هەیە و نەمەنزومەیەشی بە هەمان شێوەندە دینی گەورە هەیە، کەچی پرۆسەی لە هۆشیارخستنی کۆمەلگا هەست ناکەی ئاسانتر لەوەی سعودی و لەوەی کۆرەی باکوور بەرەوە دەچێت. هۆشیاری وانەی زانیاری بێ بەدڵنیاییەوە هاوڵاتی ئێمە زۆر لە سعودیەکان و زۆر لە کۆرەی باکوور زانیاریمان زیاتر لە کۆرەی باکوورەکان زیاتر بگرێت لە میسرش زانیاریمان زیاترە کە چەندێک خۆڵە دەوڵەتەکەی لە چاو ئێمەیە، چەندێک لە ئێستا لە تورکیا ئێستا لە تورکیاش زیاتر زانیاریمانش من ڕۆژانە حملا دێ بە سەر تویتەر و فەیسبووکەوان کێشە ئەوەی کە توێڵی منزومە من بەعکسەوە پێم وایە منزومەی نییە، ینی ئێمە منزومەمان نییە کە ئەم زانیاری لەکوێ جیان بێتەوە. من ڕەنگە لە کەمێک لەگە کاکفەمیە گەشتبین نەبم لە ئاستی ئەوەی کە ینی وشیارێکی غەمگینم هەیە کاک شۆڕش بە مۆزوع، ینی ڕەشبینم بەمانای ئەوەی نەک بەمانای یەس، ڕەشبینم بەمانای ئەوەی کە هیوادارم ڕەشبینیەکەم بۆ تەواوکاری بێت نەک بۆ لە پێخستن و ئەوەی بڵم کاکە دانیشتن کاکفەمی کاک فڵان کەس هیچی تر مەکەن، نامە بەسمەوە نییە. غەمگینم بەوەی کە ئەوەی کە لە زانکانە بەرهەمێت بە دڵنیاییەوە زانستی یا پۆزیتیڤیستین یا زانستێکن یعنی بەنفعەتی خەڵکیانتیان، ینی من ئەو مشکلی ئێمە ئەو زانستانی کە لە زانکانی ئێمە ئەوترێتەوە ئەو دەرسانی کە ئەوترێنەوە ئەو کەسەی کە وەری ئەگرێ هەست ناکە بە خەڵکی ئەویت بۆ مانایە کە ئەگەر چی ڕەگە باسی کوردستانیش بکەن، بەڵام من ئەبێ وا بکەم کە ینی بە زانست بە هاوتا لەگەڵ بەهاکان لەگەڵ لێ هاتوویەکان وا فێری خوێندکارە بکرێت کە هەستکە لەو زانیاریەی کە وشیاری دروستەکە ئەخیرەن لەو زانیاری کە وەری ئەگرێت لە ناوەندێک لە وحدەیەکی پەروەردەیە هەستکە کە ینی بەرژەوەندی خۆشی تایە، ینی ئەوەی کە مەدرسەی پراگماتیەکان باوەڕیان پێێتی یان ئەوانەی کە تۆ لە پراگماتیەکانش لەو مەدرسە ئینسانیەکان باوەڕیان پێێتی ئەبێ وای لێ بێت مەسەر تەماتە کڕین هەرزانتر بێت تەماتە فڕەدان، ینی تۆ ینی هەم لە ڕووی ئەخلاقیەوە تۆ فڕێدانەکەی و بەلاو قورسەر بێ هەم لە ڕووی پارەوە. لێسادی کۆمەڵگای خۆ بەوەڕێکیان خستووە زبڵەکە گرانترە لە کڕینەکەی. ئەبێ ئەمە چی دروستێکە ئەمە ئەو زانستانە بەرهەمێنن یان ئەو دیراسانە ڕوونتر بڵێن فراوانتر لە زانست ئەو دیراسانە بەرهەمێنن کە ڕیوایەت و ینی هەویەیەکی مشتەرەک ئەیا بە کۆمەڵگەیەک ئەتر کۆمەڵگەکە سنوورەکەی هەر ئایا نیشتیمانیە ئایا نەتەوەییە ئایا ئەوەی کە ئێمە کوردبوونەکە بە فراوانتر بێت لەو سێچەمکەی کە کاک زیرەک لێ و جوان دەزیشانی کرد ئەوەی بەڕێز مەسعود محەممەد کە ئیشارەی پیاوە یەک لەو دیار گەورانەی کە گوێمان لێ نەگرت، ینی ئەوەیە کە تۆ بازدە بچووکان تێپەڕێنی و لە ناو زانستەکانە جێ ئەوە بکەیتەوە کە ئەم وشیاریانە وشیاری مزەیەف نەبن، ینی من معلوماتم لا بەزە معلوماتە لە واقعان نەیبینی ئەمە بەشێکی ڕەشبینەکەمە کە لەسەر ئاستی زانکۆی ئەم زانستانە زانستێک نین کە خزمەتی هەویەی کوردی بکەن، زانستێک نین کە خزمەتی ئینسانی کوردی بکەن بەمانای محور بێت، ینی ئینسان محور بێت، کوردیش نا کوردستانی یعنی نیشتیمانی. لە ئەخیر لەگەڵ هاوڕێک ماخەرێکی بەحسێک بوو لەسەر مێژووی یەکێک لە قۆناغەکانی خوێندن، ینی ئێمە باسی پێکەوە ژیانەکەین لە شعار و لە پێشەکی کتێبەکەیە لە پرۆسی پەروەردەیە لە سیستەمی پەروەردەیە، بەڵام لەناو ئەم کتێبەیە وجودی یەزیدەکان نییە، لەناو ئەم کتێبەیە قارەمانی کورد هەیە لە سلێمانی و لە هەولێر و لە شوێ، بەڵام قارەمانە تورکمانەکان دیار نین. ئەو بەرگریکارانەی کە دیفاعن لە خای کوردستان کردو ینی کوردستانی بوون نەکراوەتە محور کوردستان ینی بەس کورد کراوەتە محور، ینی لەناو کوردیشا ئەو ستافەی کە کتێبی پۆلیسیدان داڕشتەوە کتێبی مێژووی پۆلیسێ کە تەوەجوهیان بەلای شارێکە هەیە جیاوازە لەو نەفەسەی کە ئەو برادرانی کە لە هەولێر نووسیانەتەوە. ئەمە بچم بۆ ڕەشبینەکەی تر کە وتم ئەوەی جگە لە ڕەشبین ئەو ئازادیە کە لە کوردستانە هەیە ئەو ڕۆژنامە زۆری کە لە کوردستانە هەیە بەرهەمی ئازادی ستونینین لە تاکی ئینسانەکە لە وشیاری ئینسان کە باوەڕی بە ئازادی هەبێ بەشێکی زۆرە بەتە مطلق قسە ناکەم، بەڵام زۆری ژماری ڕۆژنامەکان
بەرهەمی نەئازادی ستووی ناو ڕۆژنامەکان ینی من بۆی ڕۆژنامەیەکتر دەرەکەم چونکە کاکشۆڕستە نووسەری ڕۆژنامەیەکە وتاری بۆم بڵاو ناکاتەوە منش لە داخی تۆ لە ڕقی تۆ یا لە بەرامبەر تۆ یا لە بەسپۆنسەری کەسێکی تر یەم ڕۆژنامەیەکتر دەرەکەم بۆی وتاری خۆم بڵاوکەمەوە ئەبینی ئێمە سەرنووسەرمان زۆرترە لە ڕۆژنامە نووسمان هەر کەسە ئەوەندە پەیامنێری شوێنێکە و سەرنووسەری شوێنێکتریشە ئەم ئازادیە ئەمە خاڵێکە لە بواری میدیایە لە بواری دەسەڵاتە لە ڕاستی ئازادی ئەمە خەتەرە تۆ ینی جیایکەیتەوە بڵێن سلێمانی پێش ینی بەهێزترە لە هەولێر لە بەو مانایی کە تو ئێمە من گوێم لێ بووە کادری پارتیە کادری کێتی ئەڵێ خەڵکی هەولێر لەگەڵ ئەمانە یا ئەو توێتی خەڵکی سلێمای گەڵەمانی ئەمە بەڕاستی هەوێلەتکردنە زۆر مشکلە یعنی بەڵگەنامەیەکی ساڵ 1922 هەیە بەریتانیەکان ئەڵێن بۆ ئەوەی ناوچەی دی کەمبەستیان ناوچەی دی و ئەی کەمبەستیان سلێمانی زاخۆیە ئەڵێ ئەبێ هێڵی شەمەندەفەریان ینی هێڵی شەمەندەفەر دروستکەین بۆی کللتوری جیاوازی ئەم دوو ناوچەیە لێکەوە نزیکەینەوە بەڵام بە زمان خەریکی جیاکردنەوەین بە ئابووری خەریکی جیاکردنەوەین بە حیزب خەریکی جیاکردنەوەین حیزبەکانمان ناوچەین ئەمە یەکێک لە ڕژبیرەکانی ترم خاڵێکی لە ڕژبیەکان ئەوەیە ئەو ئازادیە کە لە سلێمانیە من ئاسان لێرەوە پەلاماری سەری ڕەش بم ئاساییە لێرەوە پەلاماری مەسەن دۆک بم بەڵام ناتوانم لێرەوە پەلاماری قەڵاچوالان بم یەکێک لە مشکلەکانی ئێمە ئەوەیە وە لە بینیشمان لە خۆپیشاندانەکانە و بە هەمان ئەندازر لە هەولێرەوە زۆر ئاساییە پەلاماری هەڵەبجەی پەلاماری قەڵاچوالانەی پەلاماری کێتیی پەلاماری هەر هێزێکترێت بجگە لە پارتی بەڕاستی ئەمە من ئەو خەمەیە کە دوورتر بیرەکەمەوە بە دڵنیاییەوە سلێمانی ینی کەمێک ئازادی مەساحی فراوانتر بەڵام ئازادی ئاسوویە ینی ئەگەر توانیم لێرەوە ڕخنەیەکی کاریگەر بگرم و ڕخنەی مەترسیدار ئەوەی کە لێ ئەترسن بیگریت نەگیرێت ڕاستە بەڵام ئێمە بینین لە هەڵەبجەیە خەڵک گیراوە لە سلێمانیا خەڵک گیراوە کوژراوەکانی دەستی حەوی شوباتی پارتیویەتی نزیکن لە یەکەوە زۆر باش ئەمە خەفەتێکی دوورترەوە من هیوادارم بەجێ کاک زیرەک ئێمە لە کۆمەڵگەی کوردی چوزانم تەنیا مؤسسەی دینیمان نییە یان تەنیا حزبمان نییە تەنیا زانکۆمان نییە بەڵکو کۆمەڵێ شتی ترمان هەیە بنمونە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئەم ڕێکخراوانەی کۆمەڵی مەدەنی کە ژماریان لە سەدان تێپەڕی کردووە بەڕای بەڕێزت تا چەندە بەشدار بوون لە دروستکردنی هۆشیاری بۆ کۆمەلگایان خۆیان جارێشتر بوونەتەوە بە بەشێک لەوەی کە کۆمەلگا لە ڕووی هۆشیاریەوە پەچ بکەوێ خۆی من پێم وایە وەک چۆن حیزب لە مێژووی ئێمەدا لە ناو هەلوو مەرزێکی ئارام و لە ناو هەلوو مەرزێکی ئاسایی لەدایک نەبووە بەڵکو وەکو پەرچەکردارێک بەرامبەر بە زوڵم و ستەمی نەتەوەی سەردەست لەدایک بووە بەو پێ کە حیزب لە مێژووی ئێمە ئەوەندەی بیانوویەک بووە پاساوێک بووە سەنگەرێک بووە بۆ مانەوە بۆ بەرگریکردن لە مانەوەی میلەتێک ئەوەندە لە ناو هەلوو مەرزێکی کللتوری دیموکراسی پێشکەوتو لەدایک نەبووە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیش لەسەر هەمان با بڵێن فۆرم و لەسەر هەمان ناوڕۆکی حیزبەکان دروست بوونا لەگەڵ ئەوەدا من پێم کۆمەڵێک ناوەند بۆ ڕێکخراوی چالاکم هەیە نامەوێت هەمویان بەیەک شێوە سیر بکەم بەڵام بەشی هەر زۆری ئەوانەی کە پێیان دەگوترە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەوەندەی تەڵەیەکن ئەوەندەی داوێکن ئەوەندەی تەپکەیەکن بۆ گرتنی ینی باڵندەی ئینسان ئەوەندە نیانتوانیوە نوێنەرایەتی میلەتێ بکەین من بە دەزانین زۆر ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی هەیە تۆ حیزبەکەت چەندە دەستی بڕوا لە ناو سیستەمی حکومڕانی چەندە خاوەنی مادە و پارێکی زۆر بێ ئەوەندەش ئەو ڕێکخراوە ژمارە ئەندامانی زۆرە لەبەرەوەی ئیمتیازی مادیان دەداتێ لەبەرەوە هاوکاریان دەکات لە زۆرەوە بۆیە من پێم وایە یەکێک لە ئیشکالەتە هەر گەورەکانی ئێمە ئەوانەیە کە پێ دەگوترە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە کاتێکدا یەکێک لە پایەسەرەشیەکانی دیموکراسیات کۆمەلگایەکی تەندروست و زیندوو ئەو ڕێکخراوانن کە پێیان دەگوترێ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی دوو مامەستا هەردی باش ئاماژەی پێکرد ئازانی یەکێک لە کێشەکانی وڵاتی ئێمە خەریکە ئەو فرەیەیە کە لە ناو کای حیزبی و ڕۆژنامەگەری میدیادا هەیە من دەزانم پلۆرالیزم من دەزانم فرەیی یەکێکە نەک یەکێکە ینی مەرجێکی یەکجار زیندوو بەشێکی گرنگی ناسنامەی دیموکراسیەتە بەبێ فرەی دیموکراسیەت مانایشی نییە بەڵام خەریکە لە وڵاتی ئێمە ئەڕاستیتە میکانیزمێک بۆ نەهێشتنی مانا بۆ هیچ شتێک تۆ تەماشاکە فرەیی چوارچێوەیەکە بۆ بە عەقلانیکردنی جیاوازیەکان یان با بڵێن کە کۆمەلگا بریتە لە بەرژەوەندی جیاواز بریتە لە چینی جیاواز بریتە لە بیرکردنەوەی جیاواز
ئەم ڕێکخراوانە کە دروست دەبن بۆ بەرزەستەکردنی ئەو جیاوازیانە لە چوارچێوەیەک بۆی دووچاری بەریەکەوتن دەبن لە بسە بنەمایشی تونند و تیژی. خاڵێکی تر کە من پێمە شانبەشانی ئەو مەترسیانی کە بە بڵێن ئەو ڕێکخراوانی بەناوی کۆمەلگای مەدەنی دروستیان کردووە زۆر گوتنە لە فەلسەفە قسە شتێکێ دەڵێ ئەگەر ویستت شتێک بێ نرخ بکەی هیچ نرخێکی بۆ نێڵی زۆر دووبارەی بکەوە. ئێمە لە هەرێمی کوردستان کە جیرۆدە بووین بەدەست خراپ بەکارهێنانی کایەکانی دەسەڵات و لە هەمان کاتدا ئەوەی کە دوای ئەوانیش هاتن و پێیان گوترایی ئۆپۆزیسیۆن من پێمە ئەوەندەی ئیشان لەسەر گوتن کرد ئەو ئیشان لەسەر دووبارەکردنەوەی شتەکان کرد ئەوەندە نانتوانی شۆڕ ببنەوە بۆ ناو چێشە سەرەکیەکان. یەکێک لە میکانیزمەکانی نوێکردنەوەی ئێمە دەبێت ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی دەستکاریان بکرێت. زۆر چاکە زۆر چاکە فەهمی کاتم کەمەوە بەڵام بە خێرایی تا کوێ و تا چەندیانی دەکرێت درێژە بدرێت بە هەوڵێک ئەگەر هەبێ بۆ لە هۆشارخستنی کۆمەلگا ئەم پرۆسی دەکرێت تاسە درێژەی هەبێ خۆی من موچینیانی ئەمە بەم شێوە کۆنکرێتیە بڕۆموانیە هەوڵێک هەبێ بۆ ئەوەی هۆشیاری کۆمەڵاتی لە قالب بدرێت بۆ پێی کە کۆمەلگای ئێمە بەڵام بە شێوەیەشی نەماتی ینی هەوڵ دەدرێت ینی ئەمە هێزێک هەبێت بێوێت کۆمەلگا بەو جۆرە بیر بکاتەوە کە ئەمە بەسێتی ئەمە ناکرێت لەو چوارچێوەیە دابنرێت کە هەوڵێک هەبێت هەوڵێکی کۆنکرێتی بۆی کۆی کۆمەلگا لە قالب بدات بۆ پێی کە کۆمەلگای کوردی کۆمەلگەیە کە بەڕووی کۆمەلگاکردنی دنیای دەرەوە کراوەتەوە و ئێستا ئێمە هەرێکێک لە ئێمە بە دنیای دەرەوە بەسراوینەتەوە ئاسان نییە کۆمەلگای کوردی لە قالب بدرێن لەم ڕۆژگاری ئەمڕۆمانە. بۆی من بەش بە حاڵی خۆم پێم وایە ئەگەر هەوڵێکی لەم جۆرەش هەبێ کۆمەلگاکەی ئێمە ئەتوانێت تەجاوزی ئەمە بکات. ڕەنگە بۆ ماوەیەکی تر ئێمە کێشە سیاسیەکانمان ملانیەکانمان سەرقاڵمان کەن و کۆمەلگە ماندوو بکەن بەڵام کۆمەلگای ئێمە دوجار کۆمەلگەیەک نەبوو ئەوها دابنیشێت. من بە ملاحەزەیەکم لەسەر قسەکانی کاکردی هەبوو لە ڕاستیە کەوتم جیاوازیەک هەیە بەو شێوە ئینفعالیە نەموت کە ئەوەی کە کاگەردی قوڵی کردەوە. من بە شێوەیەکی من پێم وایە لە ڕاستیە هەندێک جیاوازی زیاتر ئەبینی لەم سنوورەیە دوو ساڵە کۆمەلگەی کوردی بەدەست کۆمەڵێک کێشە و مەشاکلی سیاسی و ئەناڵێنێ گوێرەکانی دەست بەدەم گەیشتون بەڵام لەم سنوورەیە دەنگی نە هەیە هاتنە سەرشەقام هەیە ئەوە میدیا لەم سنوورەیە ئازاتر بۆ لە قسەکردن لە تەفەهومی سیاسیش لە نێوان هێزەکانی جۆرێک لە تەفاهمی سیاسیش ئەبینرێت وە کۆدەنگی باشە کۆی هێزەکە سیاسەکان ئەم ناوچەیە پرۆژەیەکیان بۆ سیستەمی بۆ داهاتوی سیستەمی فەرمانڕەوایی لە وڵاتی ئێمە زۆر باشە ئەمە بوورە دو قسەی من ئەوەیە هەرگیز ئەمە بۆ مانایە نەبوو من فەزلی ئێرە بەسەر هیچ خەریتەیەکی تری ئەم ناوچەیە بدەم بە ئەندازەی ئەوەی کە مەبەستم و بڵێم چالاکیەکی زیاتر لە سنوورەکە هەیە زۆر باشە دڵخۆشیە ئەکرێت کۆمەلگە دوجار باشتر ئاراستە زۆر چاکە دقیقیش بۆ تۆ ئەگەر کۆمەلگەی کوردی هێشتا لە توانای مابێت تەجاوزی ئەم دۆخە بکە ئەمە بەچی دەکرێت بەڕای بەڕێزت ڕووکو لە پەروەردەیەک ئەکرێت ئەم زانستانە ناکە ئێستا لە زانکۆ لە پەروەردەی ئاوترێنەوە بەو زانستانەی کە بەرژەوەندی تاکی کورد بە پلەیەک دووەم بەڕەچاوکردنی هەویەی کوردی لە دەور ینی بۆکو شناسێک کە کۆمان کاتەوە سێەم بە تێپەڕاندنی بازنەی بچووک و عەشرەت و ناوچە و ئەو جۆرەشتانە لە هەمووشی گرنگتر بچووکردنەوەی دەسەڵات بچووکردنەوەی حیزب بەهێزکردنی حکوومەت لە حیزب و بەهێزکردنی کۆمەلگە لە حکوومەت زیاتر زۆر چاکە ئەمە زۆریە زۆر چاکە زۆر سپاسانەکەم زۆر سپاسی میوانە بەڕێزەکەمەکەم لە شاری هەولێری پایتەخت کاگ زیرەک کەمال شرۆڤەکاری سیاسی زۆر سپاس ئەزیزم هەروەها زۆر سپاس کاک سپاس دەکەم نووسەر و ڕۆژنامەنووس ئەندامی مەکتەبی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەروەها بەڕێز دکتۆر هەردی مەهدی سپاس دەکەم مامۆستای زانکۆ زۆر سپاسانەکەم سپاس بۆ بەش بینەرانی بەڕێز دەستان خۆش دەستی تۆش خۆش.